ملتك زۆر مەزلومە یعنی لە هەر چار پارچێ کوردستانی زولمی لێ ئەکرێ بەس خۆشیەکە لەوەیە هەتا یەک تاچی کورد مابی لە هەر چار پارچێ کوردستانی کورد ناڕوخێ ژمارەیەک زۆر لە گەنج و خۆبەخشانی هەریر و باتاس لێرن بۆ ئەوەی ئەو کەلوپەلانەی کە لەم چوار ڕۆژە کۆکراونەتەوە لە بار هەڵگرێک باریەکەن و بەڕێیەکەن بۆ هەولێر و بۆی با زووترین کات بیگەێنن بە ڕۆژئاوای کوردستان ئەمەی کە هەبێت لە هەریر ئەوەی کە جیاواز بێت لە چاوەی کە هەریر قەزایەکی بچووکە بەڵام هاوکاریەکی زۆر کۆکراوەتەوە ڕێژەیەکی زۆری خواردن لێرە کۆکراوەتەوە کە بەڕێکەن بۆ ڕۆژئاوای کوردستان جا من گفتوگۆی زیاتر لەگەڵ کاکەریم مەرزانی یەکەم کە یەکێ لە سەرپەرشتیارانی کەمپینەکە کاکەریم سڵاوتان لێبێ چیتان کردووە بۆ ڕۆژئاوا چەند خواردن کۆکراوەتەوە ئەو کەلوپەلانەیەوە کۆتان کردوێتەوە خۆی لە چی ئەبینێتەوە بەناوی خوای گەورە و میرەبان سەرەتا زۆر بەخێر بێن ئێمەش وەکو هەر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد وەکو هەموو شار و شارستەکان وەکو خەمێکی گەورەی ئێمە بە پێویستمان زانی ئێمەش بەشداربین لەو کۆمەکە ئێمە بە یارمەتی تەواوی ڕێکخراوە ناحوتمیەکانی قەزای هەریر لە ماوەی چوار ڕۆژی بەڕێوەچوونی کەمپینەکان نزیکەی 40 تۆن هاوکاریمان کۆ کردەوە لەوێ 25 تۆنی نزیکەی بەس خواردن بوو برنج و شیری منداڵان و دایبی منداڵان و ئەوانە 15 تەنیش جلو بەرگ و پێڵای منداڵان و کوڵای منداڵان و گۆریە منداڵان و لەو بابەتانە پارەش کۆکرایەوە لەو کەمپینە حتمەن پارەکەش کۆکرایە بە پێویستمان زانیوە پێی بە بڕیاری تاوی لیژنە پێمان گونجاو بوو ئەو پارێکە کۆکراوەتەوە بە هەمان ئەم دیسان بە شیر و بە دایبی منداڵان درێت پارەکە ڕێک لێرەوە کردان لە ناو خۆی هەریر بە ئەشیاماندا و کرمانەوە شیری منداڵان و دایبی منداڵە کەمپینەکە لێرە کۆتایی پێدە ئەم ڕۆی خود بۆ ڕۆژانی حتمەن ئەو ڕۆ کۆتایمان پێێنە ئەوە ئیشاڵەوە پشتیوانی خوا گەورە ئەمڕۆ کەلوپەلەکان بەڕێ دەکرێت بۆ شوێنی مەبەست زۆر بەخێر بێن سەلامەتی جا مامۆستا غازی لێرێ مامۆستا غازی هەم مامۆستایەکی ئاینی هەریرە و هەم سەرپەرشتیاری کەمپینەکەشە مامۆستا سڵاوتان لێبێ گەر پێم بڵێ وەکو مامۆستایەکی ئاینی لە ڕووی دینیەوە ئەم هاوکاریە بۆ براکانمان لە ڕۆژاوە چۆنە بینین وە چۆن بسم الله بەناوی خوای گەورە و میرەبان خوای گەورە فەرمی وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئەوەی جێی شانازی ئێمەی مسلمانانە بە گشتی و بە تایبەتی قەزای هەریر و هاوڵاتیانی قەزای هەریر کە ئەو کەمپینەن ڕاگەیاند حتمەن هە لەسەر پرسیاری بەڕێزت ئەوە ئەخلاق و ڕەوشی مسلمانانە هەم ئەرکەکی ئاینیە نیشتیمانیە و ئینسانیەتشە ئەو کەمپینەن کە ڕاگەیاندنیا یعنی هەست بەو ئازارانە ئەکەن کە لە ڕۆژ ئاوا هەیە هەست بەو خەفەتەی ئەکەن کە لە ڕۆژ ئاوای هەیە ئیسلام ئیمانداری وچی خشتێ ناو دیوارە حیساب کردیە یان لە هەر شوێنێکی مسلمان هەبی ئازاری پێ بگە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمی مادام ئەتو ئیمانداری تەبی ئەتو لەو شوێنێک کە لێتی ئەو ئازارەی بچێشی کە مسلمانێک لە جێکی دیکە سەرەڕای ئەوەی کە هاو نیشتیمانی خۆن بی هاو زمانی خۆن بی قەوم و میلەتی خۆن بی ئەبینی پەخۆ کورد ملەتێکی زۆر مەزلومە یعنی لە هەر چار پارچێ کوردستانی زولمی لێ ئەکرێ بەس خۆشیەکە لەوەیە هەتا یەک تاچی کورد مابی لە هەر چار پارچێ کوردستانی کورد ناڕوخێ لەبەر ئەو حەماسەت و گەرمیاتی لەبەر ئەو خۆشەویستی و محەبەت و یەکریزی کە لە ناو هاوڵاتیان و هاونیشتیمانانی کوردی ئەوەش بەشەکە لە دینە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئەوە ئاەتێکی زۆر پیرۆزەکە باسی یەکریزی و تەبایی و ئیتیفاق و ئیخوەیەکی جوان ئەکا ئەو کەمپینەش کە ڕاگەیەندرا ئەوەش ئازارەکی مێ حەزن لێ بەش بکەین تەگا برا خوشکان لە ڕۆژ ئاوای